کۆنفرانسی ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان لە پایتەختی هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە ڕۆژانە بەرگوێمان دەکەوێت چەندین بازرگانی مادەی هۆشبەر چەندین بڕ مادەی هۆشبەر دەستی بەسەردا دەگیرێت لە هەرێمی کوردستان و ڕەوشۆنەکان زۆر توندن لەو بارەیەوە. مەبەستمە گفتوگوی زیاتر بکەم بەڕێز نەقیب ئەرکان بیبانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە. کاکەرکان زۆر بەخێر بیت. ئەمڕۆ لە کۆنفرانسەکە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد کە ڕێژەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان بەردەوام بەرز دەبێت و مەژ مەترسیە بۆ سەر کۆمەلگا. هۆکاری زیادبوونی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان چییە؟ بڵێ خۆی هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان وا هەڵکەوتووە کەوتۆتە سەر هێڵی گەرمی بازرگانی جیهانی مادەی هۆشبەر. ئەمە یەکێکە لە هۆکارەکان کەوای کردو مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستاندا بڵاو ببێتەوە ببێتە شوێنێک بۆ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر و لە هەمان کاتیشدا ناڕۆشنبیری کۆمەلگا هۆکارێکی ترە کەوا کۆمەلگا ڕۆشنبیریەکی تەواویان نییە لەسەر بوونی زەرر و زیانەکانی مادەی هۆشبەر. ئەمەش هۆکارێکی ترە و هەروەها پێویستە لایەنە پەیوەندیدارەکان با بڵێن هەرێکە لە ناوەندەکان سەترە ڕۆشنبیریەکان و ناوەندەکانی خوێندن ڕۆڵێکی کاریگەر و کارا ببین تاوەکو بتوان خەڵکی هۆشیار بکەنەوە لە زەرر و زیانی مادەی هۆشبەر و لە لێکەوتە خراپەکانی مادەی هۆشبەر. بەڵێ کاگەرکان چۆن حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت ڕێگە لە زیاتر تەشەنەسەندنی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بگرێت؟ بڵێ ئێمە وەکو بەربەراتی نێشتی مادە هۆشبەرەکان توانیمانە بە شێوەیەکی زۆر باش ڕێگە بگرین لە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر. ئەمیش بە داڕشتنی استراتیجیەتێک کە ئێمە کار دەکەین لەسەر دەستگیرکردنی بازرگانان و خوردەفرۆشانی مادەی هۆشبەر و هەروەها ئەوانەی کە ئەوانەی کە مەبەستیان بێ لە خاکی هەرێمی کوردستان ئەم مادە هۆشبەرەیە ساغ بکەنەوە بیفرۆشتنەوە یان خۆت خەڵکی ئاڵوودە بکەن یان خۆت ئەوانەی کە مەبەستیانە هەرێمی کوردستان وەکو ناوەندێک بەکاربهێن بۆ ترانزیتکردنی مادەی هۆشبەر بە وڵاتانی تر. و ئێمە هەوڵمان داوە تەنسیقێکی باشمان هەبێت لەگەڵ حکوومەتی ناوەندی و هەروەها سنووری پارێزگای سلێمانی و ئێمە هەوڵمان داوە تەنسیقی باشمان هەبێت بۆ پێویستە ئەو تەنسیقی کە هەیە یان خۆت ئەو پەیوەندێکە هەیە تۆکمەتر بکرێتن بتوانین خاڵە سنووریەکان و لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار تەنسیقێکی بەهێزتر دروست بکەین تاوەکو بتوانین باشتر کۆنتترۆلی ئەوە بکەین کە نەهێڵین بە هیچ شێوەیەک مادەی هۆشبەر بێتە ناوخاکی هەرێمی کوردستان. بەڵێ کاگە ئەرکان ئامارەکانی ئەم ساڵت لایە دۆمانگی ڕابردوو بزانین یاخود نۆمانگی ڕابردوو چەند بازرگانی مادەی هۆشبەر دەستگیر کراون چەند کیلۆیا چەند بڕ لە مادەی هۆشبەر دەستی بەسەرداگیرەوە؟ خۆی تاوەکو مانگی دێ ئەم ساڵ 1994 کەس لەسەر بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر دەستگیر کراون لەو ڕێژەیە 697یان بازرگانی مادەی هۆشبەر بوونە یان خۆت کڕین فرۆشتیان بە مادەی هۆشبەرەوە کردووە. بەڵێ و ئەو بڕە مادەی هۆشبەرێک کە دەستی بەسەرداگیراوە بڕێکی زۆرە ئێمە بە شێوەیەکی ورد دامان ڕشتووە با بڵێن زۆرەکان و نەوعیەتەکان زۆرن هەریەکە و بەبری جیاواز دەستی بەسەردا گیراوە. کەمیان زۆر ینی بەربڵاوترین زۆری مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان مادەی هۆشبەری زۆری کریستاڵە. ئەمیش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتی خۆی سزاکەی لە خشتەی شەشەم بووە واتە لە دادگای کەتن بووە ئێستا دوای ئەوەی کە بەپێی بەیانی وەزارەتی تەندروستی سزاکەی گۆڕا خراە خشتەی یەکەم واتە لە دادگای کەتنەوە گواسترایە بۆ دادگای تاوان واتە لە جونحەوە گواسترایەوە بۆ جینایەت. ئەمە شوای کردووە سزاکەی پێشتر لە ساڵێکەوە تاوەکو 5 ساڵ بوو بەڵام لە ئێستادا لە 5 ساڵ تاوەکو مؤبەدە. زۆر باشە. کاگەرکان باست لەوە کرد کە جوگرافیای هەرێمی کوردستان بە جۆرێکە کە ینی دەکرێت وەکو ترانسێت بەکاربهێنرێ بەڵام خۆتان دەزان کە ئێمە هاوسنووری لەگەڵ زۆر شوێن بە تایبەت بە دیاریکراویە زۆرترین ئەو ناوچەیە کە مادەی هۆشبەری لێ دێتنەوە هەرێمی کوردستانەوە کوێیە؟ سەرچاوەکە کوێ؟ خۆی ئاڕاستەکانی گواستنەوەی مادەی هۆشبەر بە چەند ئاراستەیەکن بە شێوەیەکی گشتی وڵاتانی دراوسێ لە وڵاتانی دراوسێەوە مادەی هۆشبەر دێتە ناوخاکی هەرێمی کوردستان یان مەبەستیانە لە ناوخاکی هەرێمی کوردستاندا بیگوازنەوە بۆ وڵاتانی تر. ئێمە دەتوانین بڵێن بە شێوەیەکی دیاریکرا و هەر چواردەوری خۆمان لە هەر چواردەوری خۆمان مادەی هۆشبەر دەهێن بە چەند ئاراستەیەکە با بڵین ئەوە نییە ئێمە بڵین بێک ئاراستە بێت گواستنەوەی مادەی هۆشبەر یان خود لە یەک وڵاتەوە بێننا بە چەند ئاراستەیەک مادەی هۆشبەر دەگوازرێتەوە. بەڵێ
ینی بە دیاریکراوی یەک سەرچاوە نییە کە دێت نەخێر یەک سەرچاوە بەڵێ باشە کاگەرکان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە گوتارەکەی باسی لەوەش کرد کە بە تایبەت ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و ئەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان هەیە ئەوانە ینی لەوێ کاراسانی زیاتر دەکرا خودەوانی شۆکارن بۆ بڵاوبوونەوەی زیاتری مادەی هۆشبەرەوە چۆنە؟ بەڵێ خۆی بوونی ئەو فەراغە ئەمنیەی کە هەیە چ لە ناوچەکانی مادەی ١40 بەیان خۆت لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بێ ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان کەوای کردووە مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زۆر بێت لەبەرەوەی گواستنەوە بەم ناوچانەدا ئاسانە لەبەرەوە فەراغێکی ئەمنی هەیە وای کردووە چ لەلایەن گروپە چەکدارەکانەوە بێتن یان خۆ لەلایەن بازرگانەکە بێویژدانەکان بێتن مەبەستیان بووە کە توانیویانە ئیسفادە بکەن لەو فەراغە ئەمنی کە هەیە بتوانن مادەی هۆشبەری تێدا بگوازنەوە. باشە کاگەرکان ئەماژت بۆ کرد کە ئێوە پلانی زۆر باشتان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی مادەی هۆشبەرەوە ڕۆژانە یاخود ساڵانە ئێوە چەندین کەس بازرگانی گەورە دەستگیر دەکەن چەندین کیلۆگرام لە مادەی هۆشبەر دەستی بەسەردا دەگیرێ بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی ڕێژەکە هەر بەرز دەبێتەوە؟ بەڵێ خۆی لە خۆیدا مادەی هۆشبەر تاوانێکی شاراوەیە و لە هەموو جیهاندا بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ڕوو لە زیاد بوونە. ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان ئەو استراتیزیە ئێمە پشتمان پێبەستوە و کاری پێ دەکەین ئێمە توانیمانە ڕێژەیەکی زۆر لە بازرگانانی مادەی هۆشبەریان خودداوانەی کڕین فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن دەستگیریان بکەین و ئەو ڕێژە زۆرێک کە لەم ساڵدا دەستگیر کراون بە تایبەت ئەوانەی کە کڕین فرۆشتن بە مادەی هۆشبەر دەکەن دەرخەری ئەوەیە کە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتەکەی ئێمە زۆر بە شێوەیەکی باش چۆتە پێشەوە توانیمان بگەینە دەرئەنجامی زۆر باش بتوانین بە شێوەیەک لە شێوەکان بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر کۆنتترۆل بکەین وا نەکەین کە لەوە زیاتر مادەی هۆشبەر بڵاو ببێتەوە چالاکیەکانمان زۆر زیاتر کردووە توانیمانە زۆرترین ڕێژەی بازرگانانی مادەی هۆشبەر و زۆرترین بڕی مادەی هۆشبەر دەست بەسەردا بگرین لەبەرەوەی مەبەستمانە ئێمە سەرچاوی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر وشک بکەین واتە مەبەستمان ئەوەیە کە نهێڵین هەرێمی کوردستان ببێتە شوێنێک بۆ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر لەبەر ئەوەی ئەگەر تۆ سەرچاوی مادەی هۆشبەرت وشک کرد کەواتە مادەی هۆشبەر کەم دەبێتەوە زۆر زەحمەتتر دەبێت دەستخستن. دەستان خۆش بێ زۆر بەخێر بێ بەڕێز نەقیب ئەرکان بیبانی ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی نێشتنی مادەی هۆشبەر سپاس بۆ ئامادەبوونت دەست خۆش.